بەڕێزانم کاتتان باش من سۆران ئیبراهیم خەیاتم بەرنامەی ڕوانگەتان پێشەژەکەم لەم بەرنمەیە باس لە کتێب خوێندنەوەکەین ئایا کتێب خوێندنەوە لای ئێمە بۆتە ئێستا نەبۆتە کەلتور وایەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە چ سوودێکی گەیانوە بە نووسەران و خوێنەرانی کورد بۆ ئەم تەوەرە میوانانی بەرنامەمان بریتین لە بەڕێزان دکتۆر یوسف حەمە ساڵح نووسەر و مامۆستای زانکۆ هەروەها دکتۆر سەپان مەغدید نووسەر و مامۆستای زانکۆ بەهەمان شێوە تەرزە جاف نووسەر لەگەڵ ڕامیار جەوهەر چالەخوانی مەدەنی هەموو لایەکتان بەخێر بێن سەرەتا دکتۆر پرسیارەکەم ئاراستی جەناب دەکەم دکتۆر یوسف بۆچی کتێب خوێندنەوە تا ئێستا لای ئێمە نەبووتە کەلتورێک خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە بە شێوەیەکی مێژووی تەماشای بابەتەکە بکەین پێشتر خەریک بوو ببێ بە کەلتورێک بەڕاستی لەبەرەوەی نمونەی ئەو کەسانەی کە کتێبیانە خوێنەوە نمونەیەکی زۆر بوون و ئەو کەسانەی کە کتێبیشانە خوێنەوە پێگەیەکی کۆمەڵایەتی چاکیان هەبوو و جیاوازیەکیان هەبوو لە ڕووی ڕەفتارەوە لە ڕووی تعبیرەوە لە ڕووی قسەکردنەوە تەنانەت لە ڕووی ئاکارەشەوە لە ڕووی ئەخلاقیشەوە ئەوانەی کە زیاتر کتێبیانە خوێنەوە کتێبی جۆری بە شێوەیە کە کاریگەرێکی زۆر ئەرێنیان هەبووە لەسەر دروستکردنی کەسایەتی خۆیان بە تەکید ڕنگدانەوەشیان بۆ ئەو کاریگەریە لەسەر ئەوانی تریش زۆر بووە لەبەرەوە بووبوون بە نمونەیەکی باش یعنی بناغەیەکی باشمان هەبوو بەڵام بارودۆخە کۆمەڵایەتی سیاسیە ئابوووریەکە بە شێوەیەکی گشتی کە بەرەو ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە ڕۆشتووە با بڵین پێشکەوتنە کۆمەڵایەتێکە ڕێچکەیەکی باشی وەرنەگرتووە کە ئەم جۆرە دیاردانەش بە ئاراستە سروشتێکی خۆیان بڕوات لەبەرەوە ینی تۆ بە بۆچوونی تۆ کولتوری خوێندنەوە کەمی کردووە یاخود زیای کردووە یاخود وەستاوە بێگومان من ئەتوانم بڵێم تا ڕادەیەک وەستاوە یعنی با بڵێن ئامارەکانی جیهانی پیشانەیە کە وڵاتانی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ساڵی تاکێکی ساڵی دەلا پەڕاخوێنێتەوە باشە هۆکارەکەی چیوە؟ ئەڵمان ساڵی 76 کتێب بخوێنەوە تاکێکی هۆکارەکانی چییە؟ هۆکارەکانی بێگومان با بڵێن پێک هاتە ئابووریە کۆمەڵایەتەکەیە وەلایەنە سیاسیەکەشە و کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی بە ئاراستەیەک نەڕۆشتووە بڵێن بەرەو پێشکەوتن بڕوا بۆ ئەوەی لە هەموو ڕەهەندەکانیەوە پێش بکەیە یعنی با بڵێن خوێندنەوەی کتێب لەگەڵ نزمبوونەوەی ئاسی زانستی لە مەکتەبەکان و لە زانکۆ لە یەک هیناڕوان لە یەک هێڵا لە یەک ئاراستاڕوون ئەوەش کاری کردوتە سەرەوە و لایەنە زانستیەکەش کاری کردوتە سەر بە شێوەیەکی نەرێنی کاری کردوتە سەر خوێندنەوە بە شێوەیەکی گشت لەبەرەوە خەڵکەکە ئێستا لە ئەولەویاتی نییە تا ڕادەیەک ڕاستە کەسانی خوێنەوار هەن بەڵام کەسانی خوێنەوار وایان لێ هاتووە زۆر زۆر دەگمەنن نوخبەیەکی زۆر زۆر کەمن زۆر کەمن کەواتە ئەو نوخبەکەمە تا ڕادەیەک ئەتوانم بڵێن نوخبەیەکی نامۆشتن ناو کۆمەلگاکە بەڵام پێشتر ئەتوانین بڵێن لە سەرەتاکانی با بڵێن پەنجاکان و شەستەکان و هەفتەکانە تا ڕادەیەک وای لێ هاتوو ئەوانەی کە کتێب ناخوێنەوە ئەوانە نامەوە بوون زیاتر باشە دکتۆر زۆر باشە زۆر جوانە قسێ ئەگەر ڕێم وڵات ئەمێ دکتۆر سەپان لە تۆ پرسم هۆکاری ئەوەی کە ئێستا خوێنەر بووە بە کەسێکی نامۆ جاران ئەوەی کە نەیە خوێنەوە وەک دکتۆر وتی هۆکارەکەی چییە وای لێ هاتووە ینی ئەم کەڵچەرە بۆ وای لێ هاتووە ئەگە باس لە چ بکەن ئەگە باس لە مێژووی پەیدابوون و چاپخانە ئەوە بکەنەوە شتێکی دیە بەس ئێمە خۆی گەلێک ژێردەستە بوو ئەوە لەگەڵدایە ینی خەڵکی خوێندەواریان کەم دەم ئەمە یەکەم چاپخانەی کوردی ئەخە باشە خۆ جاران ئێستا زیاتر ئێمە ئازادیمان زۆرترە لە جاران ڕاست دەکەی بەس ئەگەر باس لە پاشنەوە یەک بکەین ئەمە کتێبی زۆر چاپکرا لە ناکاو بەبێ ڕقابە
کتێبی زۆر وەرجێردران ئەو کتێبانە زۆر بەخراپی وەرجێردران بە خراپە چاپ دەکران بەرجیان خراببوو دیزانیان خراببوو زمانەوانیان خراببوو خاڵبندیان خراببوو ئیدی ئەو خوێنەرێک کە عاشقی خوێندن و خوێندنەوە و کتێب بوو ڕەنجان لەوە ئیدی ئەوە تاسیرێکی زۆر تەنها لەبەر خراپی کوالیتی کتێبەکان ئەو شتە ڕوویاوە دەزانیت تۆ دەچێت چێشخانەیە خواردێکی سوێرت بۆ هۆکاری سەرکیە بەڕێتەوە دەزانیت وای لێ هات هەر کەسە تۆزە خوێندەوار بوو کتێبی چاپ کرد کتێب چاپکردن ئاسان بوو کە پێشتر ڕقابەی لەسە بوو هەموو کەسێک هەبووی نەبوو کتێب چاپ بکات دەوا بنێردرێتە بەغدا پرۆسەکە بە ساڵ دەیخان تا کتێبی نووسەرێک چاپەکەن ئەویش دەبایە دوور بە لە سیاست دوور بە لە هەموو ئەوەی کوردایەتی و خەبات و تێکۆشتان ئیدی لە پاش نهاتوویە کە ئەو ئازادیە پەیدا بوو لە ناکاو پەیدا بوو ئەوەی تۆزە خوێندەواری هەبوو کتێبی چاپ کرد ئەوەی حەزی لە خوێندنەوە بوو کتێبی چاپ کرد ئەوی نەڕێستای زمان و ڕێزمان و ئەوانەی دەزانێت بەڕای تۆ خەتای نووسەرانمانە بە بڕوای من ئەو وای کرد خەڵکەکی زۆر لە کتێب بڕەنجە دوای کاتو مەشاکلی سیاسیت هەبێ بەڕاستی زەوقت دەکوژی زۆر سەلیقەی خوێندنەوەت نابێ دواتر دەتایم برێن ئەو ئینتەرنێت پەیدا بوو کۆمەڵک ئێزگای رادیۆ پەیدا بوو کۆمەڵک کەنالی تەلەڤیزیۆن پەیدا بوو ئەوانەش هەموو باش ئێستا لە ئەوروپا یعنی لە ئەوروپا خۆیان دروستکەری هەم یعنی قەمەرەکە خۆیان دروستیەکەن وێنێن بۆ ئاسمان ئینتەرنێت خۆیانن ساتەلیت کە ئێمە تەلەڤیزیۆن و هەموو شتانە خۆیان دروستیان کردووە وت ئەو تەکنۆلۆژیایی لەوێ هەیە بێگومان لێرە نییە بەڵام خوێندنەوەی کتێب و وەرەقە هەڵدانەوە و خوێندن هەر ماوە دەزانین لەوێت چۆنە ئەمن لە ئەوروپا دەژم منداڵەکانم لەوێن لە گچکەیەوە فێریان دەکەن کە لە ڕەوزەیە باخسەی ساوانە یەک دنیا کتێبیانەیە ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە هەر کۆڵانە و هەر گەڕەکە و کتێبخانەی لێە تۆ کتێبێک دەوێت کتێبەکە لە شارەکی دیبی بە 1000 کیلۆمتر بێ بە خۆڕایی لە بۆ دەینن هاان دەدەن دوای دەچێت ئەو دوکانە کتێب فرۆشانە هەر حەز دەکەی کتێبە بکڕی و بخوێنیەوە باشە دکتۆر جەنابە لە ئەوروپا ژیاوی ئەو یعنی ئەگەر ناوی بنین سانسۆر نازانم ئەگەر وشەکە ڕاست بێ بەڵام هەموو کەسێ لە ئەوروپا توانێت کتێبێت چاپ بکات هەموو کەسێ دەتوانێت کتێب سانسۆر ناماوە ئاسایی ئەگەر کۆلکە نووسەرێک دەزانیت لەوێ شتێکە لەوێ کە تۆ وەک نووسەرە کتێبێت چاپەکەی دەدەیە دەستگایە دەستگا کتێبەکە دەداتە چەند کەسێکی زمانزان زمانەوان یعنی بەو شێوەیە بۆ جوان هەیە بۆ جوانکردن بۆ جوانکردن سنسۆرەکە ئەوە نییە کە بڵێ لە ناوەڕۆکەکەی ناوەکەی خراپە باشە لێرە نییە ئەو دەستگایانە لێرە ئەوە نییە لێرە ئەوە نییە بۆیە کە کتێبێت چاپەکەن وها دەکەی بەرگەکەی لێ دەبتەوە پڕەکەی خراپە چاپەکەی خراپە نووسینەکەی خراپە زەوقی ئەوە نووسەرەکانیشمان نووسری باش کتێبی نووسری باش دەخوێنرێتەوە ئێستاش زۆر باشە تەرزەخان بە بۆچوونی تۆ ئایا خراپی کوالیتی کتێبەکان یا خراپی نووسین ئەمە هۆکارێکی سەرەکیە کە وا بکە ئێمە خوێنەرمان کەم بێتەوە یا هۆکاری تر هەیە بە بۆچوون پێم وایە جیلی کە ئێمە لە هەشتاکانە وردە گەورە بووین ماڵەکان زیاتر جیلی باوکی ئێمە ئەمانە خوێنەوارتر بوون کتێبخانەیان هەبوو لە ماڵە هەر کتێبخانە نەماوە جیلێکی دوای ئەوە دروست بوو ئەوەی کە ئیتر ڕاپەڕین هات من ئەیگەڕێنەوە بۆ برسێتیە بۆ ئەوەی کە خەڵک ئیتر کتێبی خۆی فرۆشت خەیاڵیە ئەوەی کە چۆن بژی دوای ئەوەش کتێبەکان زۆروبۆریە گۆکو مامۆستاوەتی زۆریبۆریەکی پێوە دیار بوو کە ئیتر کتێبەکەیان بە هەدیە بۆ هێنای نەتەویست بە سەفتەداتە ناو من خۆم وام کردووە یعنی دەستگایە گێت کتێبەکانت بە هەدیە بۆ هێنێ تۆ چوار لاپەڕە لە دە کتێبە ڕاد ناکێشێ بۆی بیخوێنیتەوە منیش پێم وایە کتێبی باش هێشتا ئەخوێنرێتەوە ئێستاش لەناو هەولێرە بچۆ گەنجانێک هەن بەرەو کتێب ئەچن وەکو هەنگ دەوری ئەیەن لە ماڵی وەفایی و لە هەندێک شوێنی بچوو کۆ ئەبنەوە لە سلێمانی ئەندێشە و غەزەلنووس و ئەمانە نەشاتیان زۆرە کتێبی باش ئەخوێنرێتەوە خوێنەریش هەر هەن بەڵام تەرزەخان بۆ هەر ینی کارەکە هەر نوخبەویە ینی هەر نوخبەیە کتێبە خوێندنەوە و نەبوو بە کەلتورێک ینی نەبوو بە کەلتورێک کە من لام وایە خوێنەر زۆر بێ بەش ینی لە نوخبەیەک نەوەستێ من پێم وایە ئێمە کە تازە گەورە ئەبووین لەوانەیە جیلی من تۆ نازانم نزیک بێلەیەکەوە کە تازە گەورە ئەبووین تەنها خوێندنەوەمان هەبوو لێوەی دەرچین لەو ژیانەی کە هەیە من کچ بووم هەر لە ماڵێ بووم
کتێبخانەیەکم هەبوو لەو کتێبخانەیەوەی تر ئەو مەکتەبەیە لە بەردەستما بوو ئەم توانی استفادەی لێ بکەم و زۆریش چێژ بەخش بوو. ئێستا ئینتەرنێتیان پێ ئەو کتێبانە یعنی لەلایەکەوە باشیەکی کەمی تایە بەڵام زەرەری زیاترتیە لە ناو هەموو کتێبە گەورەکە چەند جملەیەک وەکو کۆت ئەخوێنێتەوە پێی بڵێ فلان نووسەر ئەڵێ ئەیناسم یعنی لەگەڵ معلوماتیان هەیە بەڵام کتێب ناخوێنەوە جیلی تازە ینی بۆ خۆ دەرخستن بۆ خۆ دەرخستن نییە بەس لە زەت بەخشە مەسەلەن هەموو مناڵێکی 16 ساڵ پێ بڵێ جەلالەدینی ڕومی ئەیناسێ منەمەوەی 4 ساڵ 5 ساڵە ناسیومە ئەیناسێ لە کۆتەکانیەوە کە باسی عشقەکە کە باسی ئەوواکە اینجا ئەوە نییە مەسەن لە فەیسبووک جملەیە نووسێ بۆ جملەیە هەستەکە تێرە بێ ئەتەرنێت وایە خەڵکەکان واستەکەن تێرە بە خۆی لە کتێبێکی شاد چەند جملێک ینی سەرنج زۆر بەڵام زۆر فەرقی هەیە لە کە تۆ کتێبێکە خوێنیتەوە بە هەموو پرۆسەکە ئەڕۆی هەست بە چێژی ئەوە ئەەکەیکە ڕۆمانوسێک چی کردووە جایە لەوەی کە جملەیەک پێێتەڵە داستۆفسکی وای وتووە ئەو ملاحەزەی مامۆستا کردی من باسی کرد کە لە ئەوروپا لە مەکتەبەکانەوە هەندانی مناڵان بۆ کتێبەکەن باش من مناڵەکانم یەکێکیان لە مەکتەبی تورکیا و یەکێکیان لە مەکتەبی بەریتانیا من زۆر بە ئەتیادی کە بە مناڵەکانم تۆ بخوێنەوە توانە ئێمە تااقەتمان نیە حەقمان بەسەر ئیشی تۆ نییە بەڵام دواتر لە ناو ژوورەکەی خۆیانە پڕی کتێبی ئینگلیزی و تورکیا زۆر باشە ئەو خاڵی کە دکتۆریش باسی کرد ئەوە زۆر گرنگە لە مەکتەبەوە هانە درێن ئەوە دوایی سەر ئەو خاڵە کە زۆر گرنگامێ لەسەری بۆستم بەزەمێ لە کاکرامیار پرسم کاکرامیار لە ڕوانگەی تۆوە ئایا کە هەموو کەسێک بۆی هەیە لە کوردستان کتێب بنووسێ و هیچ جۆرە سانسۆرێک نییە ئایا ئەمە زیانی گەاندۆوە پرۆسەکە یاخۆ سوودی زیاترە من دەبێت سەرەتاوە بڵێم کە بەردەوەی وەڵامی پرسیارەت دەم دایمەن خوێندنەوە پەیوەستە بە دوو ڕەهەندەوە ڕەهەندێکیان ژینگەیە ڕەهەندەکە دیگە فکریە ئەلبەتە حاڵەتە ژینگەیەکە بریتێ لەوەی ئەوەی کە کەسێک لە باوانەوە مەسەلەن کتێبخانەیەکی لە ماڵدا بێ ئەمنەوەی کە دوای ئەو دێک و زەخەن ئاماژەی پێدا ئەمە دەبێت تەماوی کەسەکە خوێنەوار بێتەوە بخوێنێتەوە حەز بە مطالعە بکە دوو ڕەهەندی فکریە هەر کاتێک کە ڕەهەندی فکری هاتە پێشەوە جام فکر هەر جۆرە فکرێک بیتن ئەمە شەپۆڵەدا بۆ ئەوەی کە بتوانێت ئینسانەکان بەرەو خوێندنەوە بات کەسێک کە هەڵگیری ئایدیایەکە هەڵگیری فکرێکە ناتوانانی بێ خوێندنەوە ئەوی دیکە پەیوەستە بە سروشتی مرۆڤەکەەوە لەو ژینگەیە کە تێداژە ئەگەر ماڵەکانی ئێمە کتێبخانەی تێدا هەبوو ڕۆژێک لە ڕۆژەکان نەوەکان دێن چاوێک بە کتێبێکدا بخشێنن لەوە چی سەرنجا ڕابچێت باشە ماڵەکانی ئێمە زۆربەی کتێبخانەیە یان نیەتی ئێمە ژینگەی کوردی دوو زۆر ماڵ هەیە کتێبخانەی هەیە یانەوەتە کەسێکە خاوەنی ئایدۆلۆژیایە وەکو کۆنە چەپەکان ئەمانە هەیە یانەوەتە مامۆستای ئاینی و مەلایە لە ماڵەوە مەسەلەم کەسێک کە مامۆستای ئاینی بوو لە ماڵەوە کتێبخانەی هەیە بە دوو ڕوانگەی جیاواز و دوو کتێبخانەی جیاوازەیە بەڵام هەردووشیان بە ئاراستێک دەڕوە کە نەوەیەک پێک دێنی کە کەسەکە یعنی نوخبەیەکە بڵێن بەڵێ بە ئەومان لەبیربی لە هیچ وڵاتێک لە دنیا خوێندنەوە کەڵچەری پاپلیک نییە بەگشتی خەڵک بخوێن ئەمە شتێک نییە لە هەموو لە ئەمریکای گری لە ئەوروپا دەیگریتن لێش هەر نوخبەویە بەڵێ لێوەش نوخبەی خوێنێتەوە بەڵام عام شتێکە خوێنێتەوە لە مەسائلی ماسەلەن چیرۆکە شتێکەوەی کە لە چرکە ساتێکە مەسەلەن ئەو چێژێکە لێی وەردەگریتن بۆ نمونە ئەگەر تەمەشای من زۆر نامێت لەسەر ئەوروپا قسە بکەم کە لە ئەوروپا مەسەلەن تەمەشایکە کاتێک کە چیرۆکێک دەردەچیتن لە سینەمایەک پەخش دەکرێت ئەم ڕیوایە ئەبێتە فیلم لە سینەما پەخش دەکرێتن ئەوەی کە تامەزلۆی فیلمە دەبی دەڕوا ئەو کتێباکرێت بۆ نمونە سامپڵی ئەو کتێبەی بۆ دوایی ینی ئەو کوڕە گەنجەکە ناوەکەم بیرچوو ئەوەی کە بەو دوایە گەنجە زۆر دوای بوو بە ملیۆنێریش بەسای کتێبەکەیەوە ئەمانە ڕۆڵ دەبینێ بەڵام بگەڕێمەوە پرسیارەکە سەبارەت بە مۆزوعی سانسۆر من لەگەڵەوە نیمە سانسۆر لەسەر کتێبدا بدرێت قەت لە وڵاتی لیبرال دیموکراتیک نابی سانسۆر هەبی بەڵام ئەبێ فلتەر هەبی کوالیتی کۆنتترۆل هەبی کوالیتیی کۆنتترۆلی هەبی ئەوی مامۆستا مەقدی داماژەی پێدا دقیق لە وڵاتێک کاتێک کە چاپ دەکرێت سێ چوار خاڵ هەیە بێ ڕەچاوی بکەیت خاڵک لەوانە زۆری نووسینەکەیە بەڵام لە ڕووی زمانەوە ئەم زۆری نووسینە چەند خزمەت دەکات بە ئەدەبیاتی ئەم زمانەوە کە لە وڵاتێکدا هەیە دوو ئەم نووسینەی کە ئەنووسێ شێوەزاری نووسینەکە
چەند کاریگەری بێ بەسەر ئەوەی کە ئینسانەکە دەیخوێنتەوە. سێ زۆری چاپەکەیە ئەم چاپێکا کرێ ئەم چاپخانەی لە وڵاتی ئێمە. باشە ئێمە باسی زمانە کرد یعنی ئەوەی کە زمانگی ستانداردمان نییە کێشەی سەرەکی نییە حەزەکەم دکتۆر یوسف هەیە لەسەر ئەو شتانەی کە باس کرا ڕاستیەکەی من بە بۆچوونی من لەگەڵ ئەوانیم مەسلەی خوێندنەوە و کەمبوونەوەی خوێنەر بۆ کتێب لە کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی گشتی پەیوەندی هەیە بە نەشرەوە و بە سانسۆرەوە و بەبوونی کتێبخانە لە ماڵەوە ئێستا زۆر ماڵ هەیە کتێبخانەی هەیە بەڵام منداڵەکان ناخوێنەوە خۆی پەیوەندی هەیە بە خودی تاکەکە و بە پاڵنەری تاکەکە بۆ خوێندنەوە. ئێستا بە شێوەیەکی گشتی شتەکان بەرەو مادیا دەڕوا ئێستا پێ دەڵێم ئەو بەها معنەویانەی کە زیاتر بایەخی پێ ئەدرا ئێستا بایەخی پێ نادێ زیاتر مەسائلی مادیە و شتێکی تریش هەیە من بە بۆچوونی من و ئەتوانم بڵێم لە ڕووی زانستیشەوە توێژینەوەکان زۆر تەکی دەکەنە سەری کە توێژینەوە دەرونیەکان کە هیچ شتێک بەدیلی خوێندنەوەی کتێب نییە نە مۆبایل نە ئەنتەرنێت نە فلیم چونچێ تۆ ئەو کتێبەی کە ئەیخوێنیتەوە ئەزانی چی لە مێشکا دروزە بێ عملیاتێک هەیە بە ئینگلیزی پێوتێ کۆنسەپچوالیزیشن عملی تەوزیفی معرفی ئەو عملی تەوزیفی معرفیە مەسەلەن تۆ ڕۆمانێکە خوێنیتەوە ئەو ڕۆمانە تۆ وێنەکان دروزەکەی ڕاستەکە نووسەرەکە پێ دەڵێ ئەڵێ پیرێژنێکەیە و لە کوخێکاژی واد لێکا تۆ وێنەکان دروستکەی ئەو دروستکردنی وێنەکان و دروستکردنی چەمکەکان و بەستنەوە بە یەکەوە پرۆسەیەکی عەقلی معرفی زۆر پێشکەوتو دروستەکە لە ئینسانە ئەمە لە کتێبێکە ناو لە دوو کتێبە بۆنی وەرەقەکە و کاغەزەڵان لە چەندین کتێبە لە چەندین پرۆسەی خوێندنەوە وای لێت با بڵێن تاکەکە خۆی ئیتر ئەبێ بە مامۆستا و لیدەری خۆی بۆ خوێندنەوە ئیتر خۆی هەڵی ئەبژێرێت چی باشە بۆی چی زیاتر بە ئارەزوی خۆی لەزەتی لێ ئەبینە ئەو کاتە خوێنەواری ئەگەر ئێمە پێناسەیە بکەین بڵێن خوێنەواری ڕاستەقینە نە ئەو خوێنەوارانەی کە هەندێک شتە خوێنەوە بەڕاستی ئیسفادی لێ ناکەن بەڵام لەگەڵەوەشە خوێندنەوە بە هەر حاڵ بێ لە نەخوێندنەوە باشترە. باشە دکتۆر یعنی ئەگەر ئەو نوخبەیە وەکو کاگرانیاریش باسی کرد یعنی بۆ ئێمە نوخبەکەمان نوخبەیەکی بچووکە ئەگەر نوخبەویش بێ یعنی شتێکی ئاسایی بێگەر خوێندنەوە نوخبەوی بێ وەکو خۆت ئاماژۆ پێکرد لە ئەڵمانیا نوخبەیەکی گەورەترە لە کوردستان نوخبەیەکی بچووکترە بەڵام من لەگەڵ ئەوەشە ئەگەر بچووکیش بێ شتێکی دڵخۆشکەرە یعنی کەواتە ئەو دیاردەیە ماوە لە ناومانە گەرایەکیشە ئەوانەی با پێ بڵێم خوێنەر ئێستا چێ لە کوردستان خوێنەر ئەو نوخبەیە کە بە دوای کتێبی چاکە ئەگەڕێ ئەو کتێبانەی کەوای لێەکە ڕێز لە خۆی بگرێ ڕێز لە بەرامبەر بگرێ ئاستی خۆشەویستی قوارەی خۆشەویستی لە ناخیا زۆر بێ بۆ خۆی و بۆ جیهان و بۆ ئەوانی تر سوودمەند بێ لە ڕووی معرفیەوە بۆ خەڵق ئەو کتێبانەیە کە ئەو سەرچاوانەیە کە ئەوانەمان پێ ئەبەخشن و ئێمەش بە ڕۆڵی خۆمان جارێکتر ئەبەخشینەوە بە خەڵق کەواتە لە کتێب خوێندنەوەشە با من گەنج ئەو کتێبانەش خوێنێتەوە تا ڕادەیەک سوودیان کەمە ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی لە ئارەزووە ببێ بە عاشق چونژێ بەڕاستی مەقولێکی ژێڵێ کتێبێکی خراپ بووە خوێنەوەی کتێبێکی خراپ فێرە بی کە کتێبی خراپ چۆنە ئەو فێرە بی یەک دوو ئاستی ڕخنەگریت زیاکە چونشی ئێمە بەڕاستی کە خوێنینەوە ئەبێ بە شێوەیەکی ڕخنەگری خوێنەوە من ئێستا ڕیواایە یاخود هۆنراوەیەک یاخود شعرێک یاخود بابەتێکی ئابووری یا کۆمەڵایەتی خوێنمەوە یەکسەر ڕاستەخۆوەری ناگرم تەفاعلی لەگەڵاکەم و مشینە ڕخنەشی لێ بگرم ئەگەر گەیشتا و ئاستە خوێنەوارەکە ئێمە لە بیدایەتە کە کتێبمان خوێنەوە لەوانەیە هەندێک کتێبمان خوێن بێتەوە ئەوەنە سوودی نەبووە بەڵام دەواازەیە بووە هەنگایەکی باش بووە بۆی بچینە ناو کتێبە باشەکان خاڵێکی ترەیە من زۆر زەروریە باسی کەم یعنی باسی زۆری کتێبەکەن کاتی خۆی خوێنەر ئەگەر بێ بە دوای کتێبا بگەڕێ لە بنی عەرزیشا پێیەکە ئێمە لە زمانی ئێمە جاری وایە کتێب 20 دەستی کردووە 20 دەستی کردووە تاکو گەشتۆت ئێماڵە فلان کەس هەیە ئاسانتر ینی تۆ هەوەسی لێ بێ کتێبێ بخوێنیتەوە کتێبیشی باشە دەستکەوێ
ئێستا طبعا ئاسانترە تۆ توانین لە ڕێگای ئینتەرنێت باش ئەمە دکتۆر سەپان هەست ناکەی کە کتێبە ئاینیەکان و زۆری و کتێبە ئاینەکان و خوێنەری کتێبی ئاینی زیاتر بەرەو هەڵکشانە چێ؟ با بێگومان چکە حرەکەی دینی لە بەهێزبووندایە حرەکەی دینی بەهێزبووندایە و شتێکی دیش هەیە ئەگەر ئەمە باس لە کتێب بکەین دیارە ئێمەی نووسەرانی کورد نەمانتوانیە ئەو کتێبانە بنووسین کە خوێنەرانمان دەیانەوێت لەوانەیە ڕخنێک لە بۆ مەش بێت دەبینی پێشانگایەکی وان نێودەوڵەتی دەکرێتەوە پڕە بەرناکەوێ بۆ ئێمە نەمانتانی ئەوە بکەین دواتر یعنی لە فراغی نووسەرانی کورد لەوانەیە ئاینیانەوە ئەوە هۆیەک هۆیدی ئەگەر باز لە هەولێر بکەین چەند دوکانێ وەک کۆریت وایە دەچی هەر ئەو تەماشە دەکەی بە پەلەپەل پشیت تەنگەی بەدەوی بێدەر ژینگەکە لە بار نییە ژینگە خوێندنەوە زۆر لە بار نییە دەکرێت باشتر بکرێت چۆن ئێستا ئەو مۆلە جوان و مۆدررنانە هەیە دکتۆر یوسف بڵێ ئێستا پیاکردنی کتێبێک زۆر ئاسانترە لە جارانی زۆر لە بار نییە ژینگەکە قسەکەی زۆر زۆرتەواوی ئێستا کتێبی باشیش زۆرە کتێبی باش بە زمانی کوردیش زۆرە خەڵکەی زۆر کادیر زۆر باشمان بۆ هەڵکە کتێب تەرجمە دەکات لە زمانەکانی بیانی زۆر جوان تەرجمە دەکات ئەجممان باشە ژینگەکە چیە مەبەستی کتێبخانە ئێستا لە هەموو مۆلە گەورەکانی ئەم سوید و رووسیا و فینلەندە ئەوانە و وڵاتانی بینیومە کاکە ئەوە چی هۆڵەی زۆر گەورە لێدا کتێبخانەیە کتێبخانەی گشتیە کتێبخان لە قەچی کتێبخانەی گشتی لەو مۆلانەیە لە مۆڵەکانی ئێمە نییە جگەلەوەی کتێب فرۆشیشی تێدا یاتون لە دەچی لە قاوەخانەیە دادەنیشت ئەگە کتێبخانەی گشتی لە تەنیشت بی خەریج دوو سعات لە قاوەخانە خەرجی یەک خواردنەوە یەک قاوە ئەگە کتێبێک لەبەردەست بی دەچی سەیرەکەی نییە هەر نەبی هانەدەی ئەوە بە بڕوای من ئەوە باش ئێستا گەنجانی ئێستا دانیشن قاوایگە خۆنەوە بەڵام مۆبایلەکەیان و فەیسبوک و ئەوە تەنیا گەنجانی کورد نییە لە ئەوروپاش خوێندنەوەی کتێب بڕۆکە کەمتری کردێ لە جار لە ئەوروپاشەوەی کرد زۆر باشە تۆ شتێک ئارەزوود نەبیە تۆ ئارەزوو هەموو شتێک بە زۆرە لەوانەیە بەز ئارەزوو بە زۆر نییە تۆ ئارەزوود نەبیە پاڵەنت نەبیە هۆکارەکانی زۆر نەگەرێتەیە باسی هۆکارەکانی ژەکەی کە ئارەزوود نەبیە لە ناو میلیۆنێک کتێبە دادنێن یەک لاپەڕە ناخوێنیتەوە ئەوە نییە بڵێ لە وڵا لە قاوەخانەیە لێ پێ دەڵێم دەستکەوتنی کتێب ئێستا بەبێ ئەوەی قاوەخانەشمانە بێ زۆر زۆر ئاسانە و کاتی خۆشی ئاسان بوو و هەمیشە لە هەموو قۆناغێکی مێژوویە کتێبی باش هەر هەبووە کتێبی باش کتێبی نەوعیە بووە بەڵام خاڵێک هەیە زۆر پێویستە یعنی ئێمە بەڕاستی ڕەچاویکەین باسی کەین لەم کۆڕا مەسلەی زمانە بەڕاستی من پێویستم بە نووسەری کورد نییە ئەگەر نووسەری کورد یارمەتیم نییە و کتێبێکی باش بەپی ئارەزووی من بنووسە پێویستم پێی نییە بچمە لای نووسەرێکی ئینگلیزیە چمە لای نووسەرێکی عەرەبی کێشەیەکمان هەیە لێرە ئێمە ئێستا دوای ڕاپەڕین جیلێ دروست بووە لە زمانە زۆر زۆر لاوازە کوردەکەشی باش نییە با بڵێن کوردەکە لەوین باشە جارم عەرەبی نازانێ ئینگلیزیش نازانێ ئەمە کێشەیەکی زۆر دکتۆر ئەگەڕێم وڵات چەرزەخان هۆکارە سەرێکێکە دکتۆر یوسف ئەڵێ مشکلەی زمانەوانیە یعنی گەنجی ئێستا زمانێکی کوردی ئەو تۆ باش نازانێت تا کتێبێ بخوێنێتەوە ئایاوە وایە یاخود من لانی ببوورە بەس ئەو هەموو زانکۆ کۆڵێجی ئەم جیلە بە عکسی ئێمەوە هەر هەمویان ئینگلیزیە زانن زۆربەی زۆریان ئەم گەنجانەی ئێستا ئینگلیزیە زانن ئێمە تەنها زمانی ئەو مەکتەبەمان نەزانی کە لێمان ئەخوێن من هەتا مەرحەلەیەک نەمەتوانی بە کوردی بخوێنەوە لەبەرەوەی لە مەکتەبی عەرەبی ئەم خوێن بەڵام حەزە ئەوەی کە دکتۆر یوسفی ژووتی خوێندنەوە خۆی بۆ خۆی هیوایەتە زەوقە حەزی لێەکەی یعنی ئەبێ حەزی لێ بکەی بۆ ئەوەی بکەویتە ناو خوێندنەوە ئەبێ ئەو دنیاە کەشف بکەی کە تۆ دنیایەکە بۆ کاتەوە باشە ئەم حەزە ئەوەی کە دکتۆری ئەو خاڵی زۆر گرنگ بوو کە باسی کرد کە لە مناڵیەوە ئەبێ ئەم حەزە فێر کرێت ئەوە وەزیفەی مەکتەبە ئەوە وەزیفەی قوتابخانەکان ئێمە مناڵ بووین کتێبخانەکان زۆر جوان بوون کتێبخانەکانی مەکتەبێکی بەسیتی وەکو مەکتەبی ئەعدادیەکەی کە من لێمە خوێن کتێبخانەیەکی زۆر گەورە و زۆر مڕەتەبی لێبوو ئێستا بڕۆ سەیری کتێبخانەکانی مەکتەبەکان کە ئێستا بڕۆ سەیری کە بزانە چەند مامۆستا دەستی تەلەبەکانی ئەگرێت و بیان بە پێیان بڵێت تۆ کە کتێبە خوێنیتەوە لە زەتێکی تیا تاقی کەرەوە کتێبێک بخوێنەرەوە
لە مناڵیەوە ئێمە گەورە بووین مجللە و شتی مناڵان هەبوو کە باوکمان زۆر بە ئاسایی جمعان ئەهاتەوە و مجلەتی و مزمارەکەی خستە بەردەستمان و ئێمەوە هەزمانەکە شتێکی زۆر ئاساییە ئەمە شەر نییە لە هەموو ماڵێکا هەبوو بێ بەڵام ئەو مجللانە بە هەرزان شتی جوانیشان فێرە کردین فێریشان کردین کە خوێندنەوە خۆشە هەتا گەیشتە ئەوەی کە من باوکم جلی بە ئوتۆ هێنا جەریدەیەکی پێوە بە هەموو جەریدەکان فڕێنێن هیمنە دانیشتم بە دەوری جەریدەکە ئەگەڕام بە دوای شتێکی خۆشە شتێکە لە چێژبینین بەڵام لە ناو مەکتەبەوە لە ئیبتیدائیەوە ئەبێ لە ناو مناڵا بور و ژێنرێ ئەمە وەزیفەی وەزارەتی پەروەردەیە ئەمە وەزیفەی مامۆستاکانە و اینجا خەمەکە لێرەوە دەست پێەکە پەروەردە توانێت زۆر شت بکە زۆر باشە کاگرامیار ئەچینە ناوبڕێک وەڵام پێش ناوبڕەکە ئەمێ پرسیارێک لە تۆ بکەم دوای ناوبڕ وەڵاممان بیتەوە زۆری کتێبی ئاینی کە هەندێک کتێب هەیە کە لە بەڕای هەندێک کەس کە بیر و بۆچینی چۆند و تیژی بڵاو دەکاتەوە ئایا ئەم قسەیە تا چەنێ ڕاستە بەڵام دوای ئەم ناوبڕە وەڵامان بێتەوە بەرەزان ئەچینان ناوبڕێک و دێنەوەڵات